لەلایەن نزیکترین هاوڕێکانیەوە فێڵی لێکراوە. غەریب کاسبکارە، بێ ئەوەی پێی بزانێت هاوڕێکانی بە ناوی ئەوەوە هەژماری بانکیان کردوتەوە و لە دەرەوەی وڵات بازرگانیان پێکردووە بۆ ڕاکێشانی دۆلار. برادەرەکانم ئەمنیان ئاگدار کردەوە لەو مەوزوعی، گوتیان کارتی نیشتیمانی و کارتی زانیاری لەگەر خۆت بینە. ئەم بەڕاستی نەمزانی، ئەوانە برادری زۆر نزیکم بوون کە پێیان وتم وەرە لەگەڵمان وەرە، پێیان نەوتم کە مەوزوعی کارتی بانکیە. بەڕاستی منیان فریودۆ لە مەوزوعە، نەمزانی کە ئەوان ئەم بەکاردێنین لە بۆ مەرامی خۆیان. ئەو پارەیان ناردیە و ئیشیان پێکردی و شتیان پێکڕیە و ئیشی خۆیان پێڕایی کردی. ئەم لەوەی دەترسم سبەی حکومەت برێتن لێ پێچینەوەم لەگەر بکاتم کاکە ئەو هەموو پارە لەسەر ناویت و ڕۆیشتە فەرمووت لۆست بەکارهینەیە. ئەم لەوەی دەترسم. پرسی بردننی کارتی بانکی بۆ دەرەوەی وڵات بووەتە سەرێشەیەکی نوێ لە بەردەم بانکی ناوەندی عێراق. ئێستا بەشێکی زۆری خەڵکی بە ناوی خزم و دۆست و کەسوکاریانەوە هەژماری بانکی دروست دەکەن و بۆ بەرژەوەندی خۆیان لە ڕێی کارتە بانکیەکانەوە دۆلار دەبەنە دەرەوە. ئەمەش یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی دۆلارە لە بازاڕەکانی عێراق و بەرز نەبوونەوەی دینارە بەرامبەر دۆلار کە پسپۆڕان بە مەترسی و دەرکەوتنی کاریگەریەکانی ئەم کارە لە داهاتوودا دەگەڕێنەوە. کێشەی بازرگانیکردن بە کارتی هاوڵاتیانەوە کێشەیەکی گەورەیە. لەوانەیە لەسەر دوو مستەوە کاریگەریەشێک لەسەر مستەوای کۆی گشتی ئابووری عێراق بێتە هۆی ئەوەی کە ئەبێتە سەبەبی ئەوەی کە پارێکی زۆر لە عێراق بچێتە دەرەوە و سیولە کەمتر بێتەوە، بانکی مرکزیش نەتوانێت بۆ نرخی دڵخوازی خۆی سعری دۆلار لە بازاڕەکانی عێراقدا دابەزێنێ. دووهەمیش ئەو ئەشخاصانەیە کە ئەو کارتانیان بە بازرگانەکان تووشی بەرپرسیارەتی یاسایی ئەمنەوە. بەشێک لەو کارەی گروپە بازرگانیەکان لە ڕێگای کۆمپانیا گەشتیاریەکانەوە کراوە و هەندێکیان بەڵگەنامەی هاوڵاتیانیان بە ناوی دەرهێنانی ڤیزاوە بردووە و ماستەر کارتیان پێدروست کردووە و لە ڕێگەیەوە دۆلاریان بردۆتە دەرەوە. سەدان کەس لە هەرێمی کوردستان خاوەنی ئەم کارتە بانکن بێەوەی پێی بزانن. گروپ و باندە بازرگانیەکان بە ناوی هاوڵاتیانەوە کارتی بانکی دروست دەکەن و دۆلاری پێدەبەنە دەرەوە. ئەمە لە کاتێکدا کە لە ماوەکانی ڕابردوودا بانکی ناوەندی عێراق ڕێکاری زۆری گرتەبەر و دەیان بانکی بلۆک کرد کە تۆمەتبار بوون بۆی دۆلاریان بردبێتە دەرەوە. بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو کەسانە کۆنتڕۆڵ بکرێن کە بازرگانی بە کارتی بانکیەوە دەکەن و دۆلاری پێدەبەنە دەرەوە. شەیمە بایز، کوردستان 24 هەولێر.